فێرگەی مۆسیقای ئاژین لە شاری سنایی ڕۆژهەڵاتی کوردستان ڤیدۆکلیپی شەوی چلەیان بەرهەم هێنا و بڵاویان کردەوە. ئەم بەرهەمە هۆنرا و ئاوازی لەلایەن فەرشید حسامیەوە دانراوە. ئامانجی بەرهەمهێنانی ئەم گۆرانیە لەلایەن ئەم گروپەوە پەرەپێدانە بە مۆسیقای منداڵان و پیشاندانی ڕێوڕەسمی شەوی چلە و کولتوری کورد. ئیمشەو بەرزترین شەوی ساڵە شەوی چلاس، ئیمشەو بەرزترین شەوی ساڵە شەوی چلاس، شەوی دانیشتنێک پڕ لە شادی و خەندەس، شەوی پڕ لە شادیەک بە گۆرانی و چەپڵەس، شەوی بیراوەری ساڵی ڕابردوو، یادی دڵخۆشیەکان دێنە هاتوچوو، دێنە سەر لێو و زمان وشەی گۆڵجوان، دێنە دەنگ و پێکەنین چرکە ساتەکان. ئێمەش کشماندانیشین هەر یەکمان چیرۆکێ دێژین، تا بۆ چیرۆکێ جوان و خۆشبێ لە بابە گەورەمان ئەگری.